گومانی تێدا نییە ئەو هەموو نەهامەتی کە بەسەری هەرێمی کوردستانە هات لە ماوەی ڕابردوودا هەمووی دەگەڕێتەوە بۆی کە یەکریزی نەتەوەی نەبووە و ئەحزاب سیاسیەکان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە ئەوەنەی کاریان بۆ خۆیان کردووە ئەوەی کاریان بۆ دەنگەکانیان کردووە ئەوەی کاریان لەسەر ئەوە کردووە کە لە هەڵبژاردنەکان پێگەی خۆیانیان هەبێت بەڕاستی ئەوە کاریان بۆ هیچ پرۆژەیەکی چاکسازی لە باشووری کوردستانیشان نەکردووە بەدا ئەو پرسە داگیرکاریانەی کە لەلایەن حکوومەتی تورکیاوە ڕژێمی تورکیاوە بەرامبەر بە کورد دەکرێت ئەو لایەنانەی کە ئەگەر کۆدەنگ نەبن لایەنە سیاسیەکان بیانوێ بە کۆدەنگ بڕیار لەسەر ئەوە نەدەن کە هێزی داگیرکاری نەتوانێت زەفەر بە کوردبەرێ بەڕاستی بە حیزبێک و دوان ناکرێت لەوانەیە لای جەنابتە معلومە ڕێژەیەکی زۆر لە ئەحزاب سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەن هەمووشان ئێمە ینی ئەگەر کۆدەنگ و ناوماڵی کوردیەک کوێت ئێمە لە باوەڕ ناکەم ئەو لاواز بێ کورد لە بەرامبەر دەوڵەتێک بتوانێت زەفەرمان پێ بێت یا با بڵێم ئەگەر لە عیلاقە عامە لە پەیوەندیە گشتەکان لەگەڵ وڵاتان خۆ ئەگەر بە پێی تەلەڤیزیۆن و بە پێی ئیعلامی ئەحزابەکان بێ ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەموو وڵاتەکانە زۆر باشە ئەگەر پەیوەندیمان بەو شێوازە باشە چۆن وڵاتێکی داگیرکەری وەکو تورکیا توانێت بەو شێوازە بێ لە ناو خاکی پیرۆزی کوردستان بەڕاستی ئەوەی کە لە ڕابردووە بەڕاستی بەداخەوە بینیمان ڕێژێکی زۆر شەهید و قوربانیماندا لە ڕاستیە ئێمە ئەگەر شاراوە نەبێت ئێمە لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی واتە ئەحزاب سیاسیەکان ئەوانەی کە دەسەڵاتن هەر یەکێکیان التزامی بە یەکێک لە وڵاتانەوەی ئەمە شاراوە نییە و لە ڕابردوو شابینیومانە ئەوان تەنانەت وڵاتەکانی با بڵم دراوسەکانیان بۆ دژی خۆمان بەکارهێنا لە ڕابردووە ئێستا من بەچ ینی چۆن بیرکەمەوە بڵێم چۆن دڵخۆشم بۆی کە بڵێم ئەوان ئەتوان هەڵوێز وەرگرن و داوایان لێ بکەنەوە پەیوەندیان لەگەڵا بوەسن و یەک پارچەی خاکی کوردستان پارێزن بەڕاستی ئەمە جێگەی گومانە من ئەڵێم لە ڕابردووە ئەوان هەر ئەو دەسەڵاتی دەرەوە با بڵم دراوسەکانیان لە دژی خۆمان بەکارهێناوە بەداخەوە داوا لەلایەنە سیاسیەکانەکەم هەموو قاوەرە سیاسیەکان ئەوانەی لە دەسەڵاتان ئەوانەی ئۆپۆزیسیۆنن کە یەکریزی نەتەوەی کورد پارێزن و یەکگرتوو بن بۆیە داوایان لێ یەکەم لە کۆدەنگ بن ئەگەر کۆدەنگ بن ئێمە من باوەڕم وایە لە ماوەی چەند ساڵی داهاتوودا ئەگەر کاری لەسەر بکەین یەکریزی نەتەوەی کوردە پارێزن و ئینشاءالله بەرەو کوردستانێکی گەورەیش گومانی تێدا نییە ئەگەر نەک سنووریەک بۆ هەرێمی کوردستان 100 سنوور هەبێت باشە هەرچی داگیرکەری دنیا چوادۆرمان بگرێت ئەگەر یەکێتی نەتەوەی کوردە بوو دڵنیا بەلەوە هیچ وڵاتێک هیچ هێزێک لە دنیا ناتوانێت زەبەر بە کوردبەری سەبارەت بۆ پرسەش پرسی یەکێتی و نێونەتەوەی ماڵی کورد پێویستە بۆ کورد بۆ خەڵکەکەی لە بەرژۆندی گشتیت ئەگەر یەکگرتوو نەبین بێگومان ناتوانین هیچ مافێکی خۆمان بەدەست بێنین و ئەوە گومانیتیانێ بە یەکگرتن و یەکگرتنی نێونەتەوەی یەتوانێ هەموو مافەکان بەدەست بێنێ بەڵام ئەگەر یەکگرتوو نەبی ناتوانانی هیچ مافێک بەدەست بێنیت بەڵێ بێگومان ئەوەش هۆکارێکی سەرەکیە کە کورد بەم شێوەیە ئێستا پەرتەوازێ و لەبەرەوەی یەکگرتوو نین لە ناو خۆیان مناڵێک لە بازاڕا پرسە ئاگدارم تۆ بارانکە بەڵام ئەوان بێدەنگن هۆکارەکەی نازانم لەوەنچە بەرژۆندی وێ تۆ مقتەدا سەدر لە نەجەفوت لە کەربەلە لەکوێ دانیشتەوە هاتوودە جواب لەسەر تۆبارانکردەوەی لە تورکیا کردو ئەگەر ئەم تۆبارانە ڕانەگرێ بێ عێراق پەیوەندیەکانی لەگەڵی هەڵوەشن بەڵام بۆچی کورد نایەتە جواب نازان هەموو شتێک بەرژۆندی لە وڵاتە ئێمە